خی گەورە میهرەبان ئەو کاتتان باش خوێکارانی بەشی مێژوو لە زانکۆی سۆران هەروەها شەیدایان و خولیانی و خوێنەرانی مێژووی کورد و ئەوانی کە گرنگی بە مێژووی کورد دەدەن سڵاو و ڕێزی تایبەتم هەیە بۆ هەر هەمووتان. سەبارەت بە بابەتی چارەنووسی میر محەممەد دوایین میری میرنشینی سۆران کە لە ماوەی ساڵانی 1930 یاخود هەندێک دەڵێن لە 1916 تاکو 1938 کە میری میرنشینی سۆران بووە و دوایین میری میرنشینی سۆران بووە. میر محەممەد کە کوڕی میر مستەفای کوڕی میر ئۆغزبەجی میرنشینی سۆران بووە. لێرەدا زۆر باسەیە، زۆر لێکۆڵینەوە کراوە و کتێب نووسراوە لەسەر چارەنووسی میرنشینی سۆران، بە تایبەتریش چارەنووسی میر محەممەد دوایین میری میرنشینی سۆران. بەڵام گرنگە لێرە کۆمەڵێک ڕوونکردنەوەی مێژووی و کۆمەڵێک بابەتی گرنگ هەیە کە باسی بکەین سەبارەت بە میرنشینی سۆران و ئەو ڕووداوانەی کە ڕوویدا تاوەکو چارەنووسی میرنشینی سۆران تەواوەکەن. طبعاً میرنشینی سۆران کە میر محەممەد دەستی پێکرد لە سەرەتادا بەهۆی بارودۆخێکی نازێگیری ناوخۆیدا ڕۆیشتە بوو، یعنی لە بەتایبەتی میر مستەفای باوکی نەیتوانی بوو یاخود هەموو میرنشینی سۆران بکاتە یەک ناوەندی بەڕێوەبردن، واتە ناوەندێکی بەڕێوەبردنی بۆ دروست بکات و میرایەتی هەموو ئەو ناوچانە بکاتن کە لەژێر دەسەڵاتی دایە. بۆیە ناوچەکانی دابەش کرد بوو هەر پێشتریش میرنشینی سۆران ئەوەی هەبوو، ئەو خاسەتی هەبوو کە ناوچەکان دابەش کرابوو لە نێوان برایەکان یاخود لە نێوان مام و برازاکاندا. ئەمە بە شێوەیەکی گشتی ئەو ناوچەی کە پێک دەینا پێ دەگوت میرنشینی سۆران با بڵێن لە ناوچەکانی باڵەکایەتی و وانتز و دۆڵی ئاکۆیەتی و هەروەها منتقەی برادۆست و منتقەی هەودیان و دەشتی دیانە و هەروەها حەریر و تاوەکو و هەولێر و لەوێشەوە لە بۆ هەڵەکشا لە بۆ ناوچەکانی سماقولی و لەوێ لە بۆ کوێ و لە بۆ ناوچەکانی دیکە تاوەکو گەیشتە نزیکی ناوچەی دوکان کە ئێستاش قەڵایەکی میر محەممەد لە کاتێک کە ئەڕۆی بەرەو سلێمانی قەڵایەکی میر محەممەد لەوێ هەرماوە. و لێکۆڵینەوەش لەسەر ئەو قەڵایانەی میر محەممەد خۆشبەختانە لە بەشەکانی شوێنەوار لە بەشەکانی دیکە لێکۆڵینەوەی لەسەر کرایە. ئەو ناوچە پانوبەرینەی و بەرفراوانی کە لە بەردەستی میر محەممەددا بوو کاتێک کە هاتە سەر حوکم، ئیتر ئەمە وەکو گۆڕانکاریەک بوو کە میر محەممەد دەستی پێکرد یەکەم جار لە هێنانی چەکساز وەکو وەستا ڕەجەب و دروستکردنی چەک. تەمان یەکە لەو میرنشینانەی کە هەم خوتبە بە ناوی خۆی و هەم لێدانی پارە بە ناوی میرنشینی سۆران و هەم دروستکردنی چەک، کە ئەمە هەمووی ئەو ڕەکەزانن پێک دێنین لە بۆ قەوارەیەکی سەربەخۆ. ئەگەر وەکو زاراوی ئێستا کە پێڵێن دەوڵەت، ئەگەر ئەوە بەکاردێنین لە بۆ کاتە وەکو کیانێکی سەربەخۆ بووە لە ناو دەوڵەتی عوسمانیدا و خاوەنی هێزیش بووە تەمان، و هیچ یەکێک لە میرنشینەکانی دیکە ئەو هێزیان نەبووە کۆی کە هێزی میرنشینی سۆران کە هێزێکی بڵێن زۆر و هەروەها لە ڕووی چۆنایەتیشەوە بە تایبەتی لە ڕووی چەکسازیەوە گرنگێکی زۆری بە گرنگێکی زۆری پێدرابوو لەلایەن میر محەممەدەوە و ئەوەی بەهێزی کردبوو و هەم دەوڵەتی عوسمانی هەم دەوڵەتی ئەو کاتی خازاری ئێرانی و هەم میرنشینەکان بە شێوەیەک لە شێوەکان سڵیان نەکردەوە لەو گەورەبوون و هێزەی کە میر محەممەد لەسەر دەستی خۆماڵی پێشی خست بوو، کەمەش ئەو گرنگجە دەرەخاتن کە پشتبەستن بە هێزی کاری ناوخۆ واتە دەتوانێت گەرنتی ئەوە بکاتن گەشەکردن و پەرسەندنێکی گەورە و پێشکردنێکی گەورە بێتەکایەوە و بەتایبەتیش لەو کاتەدا کە شۆڕشی پشتسازی لە بەریتانیا و لە ئەوروپا سەری هەڵدا بوو، میر محەممەد بەتەنیا دەستی ئەو جۆری پشتسازی چەک
و لە کوردستان بەتایبەتیش لە ئەمێرنشینی سۆران پێشی خست. طبعا لەو کاتەدا لە ئەو کاتی کە دەست بەکار بوو باڵێن چکۆنێک لە سەرچاوەکاندا لە ساڵی 1916 بە یەکجاری بۆ میری بنشینی سۆران. بەڕحاڵ ئێرانیەکان هێرش دێنن لە بۆ سەر ناوچەکانی باڵەکایەتی و منتقەکانی بڵباس و ئەوانە کە لەژێر دەستی میر محەممەد داون. لەوەی لێک لەو بەڵگە نامانی کە تا ئێستا بەدەرکەوتووە یەکەم پەیوەندی میر محەممەد بە دەوڵەتی عوسمانی و لەو کاتەوە دیتەن لە سەرەتای دەست بەکاربوونی و دیارە هێشتا جێپەی خۆی بە تەواوی قایم نەکردیە وەکو ئەوەی کە دواتر دێن باسەکەین. لێرەدا میر محەممەد لەگەڵ چەندین میری کورد و سەرۆکۆزی کورد ئەوانە نامە دەنێرتن لە بۆ سوڵتان مەحموودی دووەمی سوڵتانی عوسمانی کە لە ماوەی ساڵی 1880 و ساڵی 1839 حکمی دەوڵەتی عوسمانی کرد. و لەو نامەیە کە لە گۆڤاری مێرێک لە ژمارە 5 بڵاوبیتەوە لە مامۆستا عەبدوڕەقیب یوسف ئەم لە فارسیەکەیان کە کردوتە کوردی و نامەکە تەبعاً بە فارسی نووسرایە باس لەو هاتنی هێزی ئێرانیەکانە کاتن کە زیانێکی زۆریان بە ناوچەکە گەیاندووە و هەروەها تاڵانکاریی زۆر کراوە و خەڵک زۆر ئەزیەتی کێشاوە. لێرەدا هەموو ئەو سەرۆک ئۆزانە با بڵێن کە لەژێر حکمی میر محەممەد دابوونە ئیمزاکەن و نامانێن لە بۆ سوڵتان مەحموودی دووەم کەوا هەم هەڵوێستیە بیت و هەم دیفاع لە ئەو خاکەی بکاتن کە بەشێکە لە خاچی ئیمپراتۆریەتی عوسمانی. و لەوێ میر محەممەد ناوەکەی خۆی کە نووسێ میر محەممەد بەگڕەواندز، یعنی ئەوەی کە زۆر زۆر باسەکرێ وەکو میری گەورە یان پاشای گەورە و هەندێک ناوێ لەنایە کە پاشای گەورە ئەوە لە هیچ نووسراوەک جێ ڕەسمی هەتاوەکو ئێستا، یعنی ئەوەی کە دۆزرابیتەوە ئەوە نهاتێ، بەڵام زیاتر وەکو میر محەممەد پاشا ڕەواندوز و چکە پاشەوەکو ئەوەی کە نازناوەکی عوسمانی بۆ دراوەتە حکومدارە ناوچەیەکان بەتایبەتی دوای ئەوەی کەوا لە ساڵانی 1831 ئەو نازناوە درایە میر محەممەد پاشا، واتە دوای 15 ساڵ لە دەست بەکاربوونی لە وەکو میری بنشینی سۆران. ئەگەن هەر ئەو نامێک کە بە خۆی نووسیا کە ئیمزای لە بن کردیە ناوی خۆی نووسە میر محەممەد بەگڕەواندز. و ئەوەی دواتریش لە هەموو سەرچاوە عوسمانیەکان بەخۆی بە پاشای ڕەواندوزی یان با بڵێن میر محەممەد پاشا ڕەواندوزلی یان ڕەواندزی ناوی هاتووە. بە شێوەیەکی گشتی میر محەممەد کەەوە یەکەم پەیوەندی بوو بە دەوڵەتی عوسمانیەوە کرد. طبعاً جا دواتر دوای ئەوەی کەوا عەبدوڵڕەزاق الئەسفاهانی کە دێتە ئەو منتیقە، عەبدوڵڕەزاق الئەسفاهانی کە دێتە ئەو منتیقەی ڕەواندوز و لە گەشتەکەیدا باسی دروستکردنی چەندین قەڵا و پرد و بە هەروەها قولەی سەربازیە کاتنەوە چەک لەو ماوەی کە هاتووە لە چارەجی یەکەمی سەدەی 19هەمدا و پێشکەوتنێکی گەورەی دیتەوە بەتایبەتی هەموو ئەو گەڕیدانی کە هاتوون لە بۆ ناوچەکە باسی ئەوەی میر محەممەد دەکەن، کارەکانی میر محەممەد دەکەن. بەڵام میر محەممەد کە ئەو هێزەی وەرگرت ئیتر دەستی کرد بە فراوانخوازی و ناوچەکانی خۆی فراوان کرد دوای ئەوەی یەکلایکردنەوەی کێشێ ئەو کێشانی کە لەگەڵ مامەکانی هەبوو، ئەو کێشانی کە لەگەڵ مامەکانی هەبوو لە ناوچەکانی هاوجان و برادۆست و ناوچەکانی تردا کە ئێستا هەندێک لە بەڵگەنامەکانی عوسمانی دەرکەوتون کە ئەو میرانە لەلایەن ئێرانیەکانەوە با بڵێن لەلایەن دەوڵەتی قاجاریەوە کوژرابن یاخود لە ناوچۆ بن. تاوانەمە شێکلایکەرەوە نییە، بەڵام هەموو ئەو نووسینانی کە نووسراوە هەمووی ئەدەنە پاڵەوەیکەوە میر محەممەد مامەکانی لە ناو بردەبیتن. بەڵام ئەوە ئێستا بەڵگەنامی عوسمانی دەرکەوتووە کەوا دەوڵەتی قاجاری ئێران ئەو مامەکانی یان با بڵێن لەبەرەکانی ڕوبەڕووبوونەوەی شەڕدا کوژرابن. بەڕحاڵ ئەنی ئەمەش وای لێ یەکرێکەوە میر محەممەد کەسێکی زۆر بڵێن توند و تیژ بووە یاخود با بڵێن لە فەرمانڕەواییدا توند بووە، بەڵام ئەو بارودۆخی ئەو کاتە سەرحوکم بوو لە دەوڵەتی لە میرنشینی سۆران بارودۆخێکی زۆر نالەبار بوو، چ لە ڕووی ئابوووریەکەی و بەتایبەتی لە ڕووی سیاسی و سەربازیەکەشەوە میر محەممەد بارودۆخەکەی کە زۆر نالەبار بوو
گرنگ بوو یان پێویستی بەوە بوو کە بارودۆخی تەواوی ناوماڵی خۆی و هەروەها ناوماڵی میرنشینی سۆران و بارودۆخە سیاسی و سەربازیەکە لە قازانجی خۆی ڕێک بخاتەوە و ئەو خاسەتەی میرنشینی سۆران کۆتایی پێبینی کە پێشتر دەسەڵات دابەشەکە لە نێوان کەسەکانی بنەماڵی میرنشینی سۆران ئەوەی کۆتایی پێهینە تەنها بەخۆی وەکو حاکمی فعلی مایەوە لە میرنشینی سۆران. ئەوەش بەو مەبەستەی بوو کەوا دەسەڵاتەکی تەواو لە میرنشینی سۆران هەم بگریتە دەست و هەم دواتر کە قەنەعەتی هات یان با بڵێن دڵنیا بۆ لەوەی کە دەسەڵاتەکەی لە هەموو میرنشین میر محەممەد دەستی پێکرد لە بۆ ناوچەکانی بادینە بە تایبەتی ئاکرێ و لەوێ کە دەستی پێکردە تاوەکو گەیشتە ناوچەکانی بڵێن جەزیرە و بۆتان باکووری کوردستان. لەو ناوچانە میر محەممەد کۆمەڵێک فراوانخوازی گەورەی ئەنجام دێت لەوانش مەسەلەن ڕۆژانەوەی میرنشینی بادینە تاوەکو پێڵەن میرنشینی ئەمێدی وەکو جۆرێک لە جۆرەکان ئەو میرنشینی هەڵۆشاندەوە و کۆتایی بەدەسەڵاتی ئەو میرنشینەی هینا و ئیسماعیل پاشای ئەو کاتەکە میری میرنشینی ئامێدی بوو بەڕاگەندە بووە ڕۆیش لە بۆ ناوچەکانی مووسڵ و بەختە. بە شێوەیەکی گشتی لێرەدا کۆمەڵێک نووسین هەیە کە لەسەر میر محەممەد کرایە با بڵێن یەک لەوانە کۆمەڵێکی زۆر لە سەرۆکۆزەکانی ناوچەی بادینان داوایەکە نووسن لە بۆ سوڵتان مەحموودی دووەم کەوا میری میرنشینی سۆران میر محەممەد هەڵسایە بە کۆیلەکردنی خەڵک خەڵکی هێناوە لە منتقەی ڕواندوز لە بەتایبەتی لە بازار ڕواندوز فرۆشتنەوە بەدەق هەیە ئەو بەڵگە نامێ بەڵام هەموو ڕێیەکانی پێشتر کە هەیە لەسەر میر محەممەد هیچ شتێکی وای تێدا نییە لە کتێبەکان و لە توێژینەوەکان کە باس کرایە لەبەرەوەی میر محەممەد لە ڕووی ئەمانەت پارێزیەوە بەتایبەتی لە ئەوە کە خەڵک نەیتوانیوە لە سەردەمی ئەودا دزی بکاتن وەکو ئەو جێڕانەوەی کە دکتۆر ڕۆس جێڕیتەوە کە دەڵێتن لە بۆ هەر بە خودی میر محەممەد شەجێڕیتەوە دەڵێ من کە هاتم لە منتقەی شەخلایە چزدانێکی پارەی کەتبوو نەمتوانی هەڵبگرمەوە میر محەممەد پێ دەڵێ هەڵدەگرتبەوە بەتینابە ئەڵێ چکەگەر بمینابات و دەست دەبڕین ینی ئەو ئاسایش و هێمنی و با بڵێن بەرقراربوونی ئاسایش و پاراستنی ماڵی خەڵک لە سەردەی میر محەممەد زۆر لە ئاسێکی بەرزداوە و ئەوە کاتە دەلالەتی ئەوەی کەوە میر محەممەد پێویستی بەوەی نەبووەکەوە خەڵک بینیتن وەکو کۆیلیا بفرۆشتن و لە سەردەمی میرنشینی سۆران لە هەموو میرنشینەکانی کوردستاندا شتێک نەبوو بە ناوی بازاری کۆیلە مثلا لە ئەستەمبۆڵ هەتاوەکو سەدەی 19 و 20میش بازاری کۆیلە هەبوو لە ئەستەمبۆڵ بازاری کۆیلە کڕین و فرۆشتن هەبوو بەڵام لە میرنشینەکان ئەو شێوەیە نەبوو چکە لەبەرەوەی پەیگیریەکی تاوا هەبوو بە مەسەلەی هۆزایەتی و خوین و کەس ئەوەی قوبوڵ ناکرد یەکێک لە ئەندامەکانی لە ناوچەیەکی دیاریکراوە بینی ببیتە کۆیلەیان بیکەن بە کۆیلە و کڕین و فرۆشتنی پێ بکەن و ئەو خەسڵەتە بەگشتی ئەو خەسڵەتە لە ناو کورد نەبووە ینی لە ناو کووردا ئەو خەسڵەتە نییە وەکو کڕین و فرۆشتنی ئینسان و ئەوە لە مێژووی کووردا زۆر بەکەمی تۆمارکراوە مەسەلەی ئەوەی کە با بڵێن بابەتی لە بۆ ڕێگە زیمێ لەوانەیە جۆرێک لەو بابەتانە هەیە و هەش بەوە تا پێسەش لەوانەیە بەردەوام ببیتن بەڵام لە بۆ ڕێگە زیینێ ئەوە زۆر کەم بووە اینجا لە بۆیەوە بەڵگەکی زۆر زایفە کە لە ژمارە 7 دیرۆک بڵاو بۆتەوە چەندین نووسەری تر ئەویان بەکاری نایە ئەوە وەکۆ بابەتێ زیاتر لە بۆ هاندان بۆ لە بۆ دەوڵەتی عوسمانی کە بێتە سەرخەت و بۆ دەسەڵاتی میر محەممەد لەو ناوچەی نێڵێتن بەڵام خەڵکی دیکەش هەیە لەو کاتیدا وەکو هۆزەکانی ئۆمەریان لە باکووری کوردستان ئەوانە نامەی تابەتیان ناردێ لە بۆ میر محەممەد و پەیوەندیان پێوە کردیەوە ئامادەی خۆیان دەربرێکەوە پاڵپشتی میر محەممەد دەکەن و هەر شتێک پێویست بێ ئەوان لە بۆی ئەنجامەدەن و احتراف بە دەسەڵاتەکەیەکەن و چەند هۆز سەرۆکۆزی تکەشەنە ئەوانە احتراف پێ ناکەن وەکو ئەوەی کە باسمان کرد و چەندی ترەیە کە نامیان ناردێ بە تایبەت شێ بە زمانی عەرەبی ناردیتی لە بۆ سوڵتان مەحموودی دووەم
لە بۆی کەوا دەسەڵاتی میر محەممەد نەوێڵێتن بە شێوەیەکی گشتی ینی میر محەممەد ئەو ئەوانەی کە ئەو بڵێ فرانخوازیانی ئەنجامدا لە ئەنجامی چەند شتێک بوو یەکەم هێزی هەبوو و لەانی ئابووری زۆر بەهێز بوو و زایدەن چەکی هەبوو کە خۆی دروستی کرد بوو و ئەو چەکانی کە ئەو دروستی کرد